55 ساڵ بوو بنەماڵەکەی دەسەڵاتی گابۆنیان لە دەستدا بوو. بەنیاز بوو لە دوای ئەم هەڵبژاردنەش کە تێیدا بۆ خولی سێیەم بووبووە بە سەرۆکۆمار سەر لە نوێ درێژە بە دەسەڵاتە دەیان ساڵیەکەی بدات. بەڵام سەربازانی وڵاتەکەی سنوورێکیان بۆ داناو. دوای ڕاگەیاندنی ئەنجامی هەڵبژاردنەکان و دەرچوونەوەی عەلی بۆنگۆی سەرۆکی وڵات، سوپای گابۆن کودەتایەکی سەربازیان ئەنجامدا و هەر یەکە لە بۆنگۆی سەرۆکی وڵاتەکە و کوڕەکەی دەست بەسەر کران. پاشان لە کەناڵی فەرمی وڵاتەکەوە لەلایەن زیاتر لە 10 ئەفسەرەوە هۆکاری کودەتاکەیان بۆ نەبوونی شەفافیت لە هەڵبژاردنەکان و قەیرانە سیاسی و ئابووری و کۆمەڵایەتیە ترسناکەکانی وڵات گێڕایەوە. دواتریش دەستگا نیشتیمانیەکانی وەک ئەنجومەنی پیران و ئەنجومەنی نیشتیمانی و دادگای دەستوری و لیژنەی هەڵبژاردن لە کارخران و جەنەرال بریس ئۆلیگی نیگمای فەرماندەی گاردی کۆماری وەک سەرۆکی قۆناغی ڕاگوسەر دیاری کرا. بازنەی کاردانەوەکان دەربارەی کودەتاکەی وڵاتی گابۆن تا دێت فراوانتر دەبێت و لایەنە نێودەوڵەتیەکان هۆشداری لە دۆخی وڵاتەکە دەدەن. ئەمریکا وەک یەکێک لە وڵاتە زلهێزەکانی جیهان چەند کاتژمێرێک دوای ئەنجامدانی کودەتاکە داوای هێشتنەوەی دەسەڵاتێکی مەدەنی لە سوپای گابۆن کرد و ڕایگەیاند. پاراستنی گیانی خانەوادەی سەرۆک و گێڕانەوەی دەسەڵاتی مەدەنی بۆ وڵاتەکە لە ئەستۆی سوپادایە. هاوکات بە توندی سەرکۆنەی هەر جۆرێک لە گواستنەوەی دەسەڵاتی نادەستوری لە وڵاتانی ئەفریقا کرد. لای خۆشیەوە حسێن ئیبراهیم سکرتێری ڕێکخراوی هاریکاری ئیسلامی ڕایگەیاند بە توندی سەرکۆنەی هەوڵی کودەتای سەربازی لە گابۆن دەکەن. وتیشی بە نیگەرانیکی زۆرەوە بە دوواداچوون بۆ هەوڵەکانی گرتنەدەستی زۆرەملەی دەسەڵات لە وڵاتەکە دەکەن. داوەشی لە سوپای گابۆن کرد لە پێناو هاتنەکایی حکوومەتێکی یاسایی لەو وڵاتە تا بە خێرایی سیستمی دەستوری بگێڕێتەوە، ڕێز لە دامەزراوە دیموکراسیەکان و سەروەری یاسا بگرن. سکرتێری ڕێکخراوی هاریکاری ئیسلامی ئاماژەی بەوەش کرد بۆ یەکلاکردنەوەی دۆخی گابۆن پێویستە هەرچی زووترە لایەنەکان بگەڕێنەوە بۆ ڕێکاری هەڵبژاردن و دەقە یاساییەکان. لای خۆیەوە فەڕەنسا وەک وڵاتێکی زلهێزی دەسەڵاتدار بەسەر کیشوەری ئەفریقا کە ئامادەیی سەربازی و سیاسی هەیە لە کیشوەرەکە، پێدەچێت زنجیرە کودەتاکانی ئەم ساڵانەی دوایی لە بەرژەوەندی ئەو نەبێت. بۆیە دەست بەجێ سەرکۆنەی کودەتاکەی کرد و ڕایگەیاند بە گرنگیەکی زۆرەوە چاودێری ڕووداوەکەی گابۆن دەکەن. هاوکات و تەبێژی حکوومەتی فەڕەنسا ڕایگەیاند جەخت لە ڕێزگرتن لە دەرەنجامی هەڵبژاردن دەکاتەوە. یەکێتی ئەفریقاش وەک لایەنێکی پەیوەندیدار سەرکۆنەی دەست بە سەرداگرتنی دەسەڵاتی لەلایەن سوپای وڵاتەکە کرد و نەیجیریاش هۆشداریدا لە دۆخی وڵاتانی ئەفریقا و ڕایگەیاند ناوچەکە لە ماوەی 3 ساڵدا ڕوبەڕووی ئەنجامدانی 6 کودەتای سەربازی بووەتەوە. دوای نزیکەی 20 ساڵ لە ئارامی سیاسی و پشتبەستن بە هەڵبژاردن بۆ ئاڵوگۆڕی دەسەڵات، پێدەچێت هاوڵاتیانی ئەفریقی هیوایان بە پرۆسەکە نەمابێت. بەو پێیەی لە ساڵی 2020ەوە تاکو ئێستا 6 کودەتای سەربازی لە وڵاتانی مالی، بۆرکینافاسۆ، گینیا، چاد، نەیجەر و پاشانیش لە گابۆن ڕوویداوە. شارەزایان هۆکاری سەرەکی کودەتا یەک لە دوای یەکەکان بۆ نەبوونی دادگەری کۆمەڵایەتی و بوونی گەندەڵی و خراپ بەکارهێنانی دەسەڵات دەگێڕنەوە.